چۆنە؟ ئەفەرین! سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەند پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە و چۆپڵەیە وردی لەیە و زیتەڵەیە حەزی لە خەندە و چۆپڵەیە چەپڵەکاتان! لەگەڵ مناڵە ناوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە! لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە هاکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان، چۆنن باشن؟ هیوادارم هەمیشە باش بن. مناڵە ئازیزەکان، ئەمڕۆ ئێمە لە یەکێک لە هۆڵەکانی یاری کۆنفۆین لە شاری سلێمانی هاتوین چاومان بە مناڵە ئازیزانەی پشتمانەوە کەوێ بۆ ئەوەی بزانن سەرقاڵی چین و چیەکە لێرە. ئەمانەوێ بزانین سوودیان وەرگرتووە لە میاریە و چ کاتێک دەتوانن وایان لێ بکە کە لە خوێندنەکەیاندا نەبڕێ و بەشداری خوێندنەکەش بکەن. لەگەڵمان بن! عزیزەکان، ئەمڕۆ وەکوتم لەم هۆڵی هاتووین بۆ لای مامۆستا عزیزە بۆ ئەوەی شێوازی دروستی ئەم یاریەمان بۆشی بکاتەوە، بزانین بە چ شێوازەی دروستە کە مناڵەکان بەشداری ئەم یاریە بکەن. مامۆستا سڵاو لێبێت. سڵاو لە تۆش بەخێر بێت. باشی؟ تۆ چۆنی باشی؟ سپاس مەمنون. هیوادارم باش بی. من ناوم سێوەیە، مامۆستا سێوە. مامۆستا سێوە. مامۆستا سێوە، ئێرە هۆڵی چییە؟ ئێرە هۆڵی کۆنفۆ شاڵینە، هونەرێکی کۆنی چینیەکانە کە لە سەردەمی زووەوە ئەخوێنرێت و ئێستاش هەر لە وڵاتەکەی خۆیانەوە پەرەی پێدرێت، لە وڵاتانی تری جیهانیش بە هەمان شێوە پەرەی پێدرێت. واتە تۆ مامۆسای ئەم مناڵانی وایە؟ بەڵێ. مامۆستا مناڵان لە تەمەنی چەندەوە ئەتوانن بەشداری ئەم یاریە بکەن؟ بەڵێ مناڵان لە تەمەنی 4 ساڵەوە هەتا ئێمە تا سەر و 55 ساڵیش وەرەگرین بە هەردوو ڕەگەزەوە، واتا کچان و کوڕانیش ئەتوانن بەشدار بن. ئاساییە کە مناڵ لە تەمەنی 4 ساڵەوە کۆمەڵی جوڵە و حرەکاتی شاڵین بکات. منهەجی مناڵانی جیاوازە، واتا لەگەڵ گەورەکانە جیاوازترە، زیاتر ئێمە یاریمان کردوتە ناو منهەجەکەەوە و چەند تەمارینێکی تەرکیزمان تێ کردەوە بۆی مناڵان سوودی زیاتری لێ ببین. بەڵێ مامۆستا ئەم یاریە بۆ ئەوەیە کە مناڵان فێری ئازایەتی و شەڕ بن یان بۆچی گرنگە مناڵان بەشداری ئەم یاریە بکەن؟
زۆر گرنگە کە مناڵان بەشداری ئەم یاریە بکەن چکە عادەتەن ئێمە زانین مناڵان جوڵەیەکی زۆریان هەیە ئەو جوڵانەی کە ئەیکەن هەنێک کات جوڵەی ناپێویستە ئێمە هەوڵمانناوە ئەو جوڵانە بێنین ئیسفادەی لێ بکەین بۆی مناڵەکە بتوانێت هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی جەستەیەوە سوودێکی باشی لێ ببینێ مناڵەکە هەم فێری ئەوە بێکە چۆن بەو تەمەنە مناڵیە دیفاع لە خۆی بکات بەرگری لە جەستەی خۆی بکات هەم لەگەڵیا فێری کۆمەڵێشتی ترێ بێت فێری ئەوە بێت ئەم مناڵە بڕوا بەخۆبوونی زۆر بێت هەروەها فێری ئەوە بێت کە چۆن مامەڵە لەگەڵ هاوڕێکانیا بکات و فێری پاک و خاوێنی و کۆمەڵێشتی تریشە بێت باشە ئەم یاری وایە لێ ناکە کە مناڵان شەڕخواز بن واتە مناڵانی شەڕانیان لێ دەرچێ نەخێر بە هیچ جۆرێک بگرای عنی هەنێک مناڵ هەیە کە بۆ نمونە هەستەکەی کەمێک شەڕەنگێزیتیایە و باشترەکە بێت ئەم یاریانە بکات لێرە چکە ئەو هەستە شەڕەنگێزی نامێنێت و بەلایەکی تراچێت ئەوانەی کە شاڵی نەکەن هیچ کات کەسانێکی شەڕەنگێز نین بگرە کەسانێکی زۆر هادر و لەسەر خۆن باشە مامۆسا ئەو مەرجانە چییە کە ئەبێ لە مناڵە هەبێ تاوەکو بەشداری یاریەکە بەڵێ پێویستە ئەو مناڵی کە بەشداری یاریەکە ئاکات کاتێک بۆ یاریەکەی خۆی تەرخان کات واتە غیاباتی نەبێت پێویستە لە ڕۆژانی مەشقی خۆیان حازر بێت لێرە و جلەکانی پاک و خاوێن بێت و پێویستە ئەو مناڵە لە ڕووی تەندروستیەوە تەندروستێکی باشی هەبێت چکە هەنێک نەخۆشی هەیە دوور بێت لە هەموو مناڵێک ناتوانێت ئەم کۆمەڵە جوڵانە بکات. مامۆسا مەرجی پاک و خاوێنی گرنگە بۆ مناڵان لە کاتی بەشداری یاری هەیە بەڵێ بێگومان یەکێکە لە مەرجە گرنگەکان کاتێک مناڵ فێری ئەوە بێت کە پاک و خاوێنی خۆی ڕابگرێت فێری بەرپرسیارەتیشە بێت ئێمە لێرە فێری ئەوەیانەکەین کە پاک و خاوێنی خۆیان بپارێزن جلوبەرگەکانیان بۆ پاک و خاوێنی ڕاگرن هەروەها پاک و خاوێنی فێرگەکەش بپارێزن دایک و باوک زۆربەی جار لێمان ڕازین ئەڵێن مناڵەکەمان فێری بەرپرسیارەتی بوون و فێرەکرێن کە چۆن پاک و خاوێنی ژینگە بپارێزن کوردستانە جوانەکەمان پاک ڕاگرن فێرەکرێن کە لە دەرەوە شت فڕێنێن شتێکیان بینی کۆیکەنەوانێ بخەنە تەنەکە خۆڵەکانەوە و سیمای شارەکەمان جوانتر پژینەوە زۆر گرنگە کە ئەوە بایەخ بە پاک و خاوێنی ژینگەی مناڵانەیە دەستا خۆش بێ مامۆساوە کارێکی زۆر باشە باشە مامۆسا ئێوە هانی مناڵانەیە کە لە پاڵ خوێندنەکەیانە لە شتەکانی ترا بەشدار بن بۆ نمونە لە پشۆکانی هاوینە ئاوا بەشداری ئەم خولانە بکەن وەکو خولی وەرزش خولی وێنەکێشان خولی میوزیک بەڵێ ئەوە شتێکی زۆر پێویستە مناڵ یعنی تۆ بۆ نمونە هەر لە ماڵەوە بیهێڵیتەوە ئێستا پشووی هاوینە دا ئەنیشە بە دیار یاری ئەلکترۆنیەکانەوە کامەش زیانێکی زۆر بە چاوی ئەگەێنێت بەڵکو بێت بۆ نمونە بۆ خولێکی هاوینە بێت بۆ کۆنفۆ شاڵین یاخود هونەری شێوەکاری یان وێنە کێشان یاخود بەشداری بکات لە مەلەوانی ئیتر هەر شتێک بێکە پەیوەندی بە جوڵەی تەرکیزی مێشکی و جەستەیەوە هەبێ بێگومان شتێکی گرنگە و ئەم وەرزشە تەنها لە کاتی هاوینا نییە بەڵکو لە کاتی زستانیشان لە کاتی مەکتەبەکەشیانە کاتەکانیان بۆ ڕێکخراوە بۆی بتوانن بەردەوام بن لەسەری و فێری شتی زیاتر واتامەڕێ لە خوێندنەکەیان نا بە هیچ جۆرێک بگرە وان لێ کات کە تەرکیزیان زیاتر بێت لەسەر خوێندنەکان چکە لێرە بەرپرسیارەتێکی تر ئەچێتە سەرشانیان مامۆستاکان بە هەمان شێوە لێپرسینەوەیان لەگەڵاکەن بۆ سعیکردنیان بۆ چون بۆ خوێندنگاکانیان باشە مامۆسا بە شێوازێکی دروست دەکەن بەکاربێنی ئەبێ هەفتەی چەند جار بەشداری بکەین پێویستە یاریزان لە هەفتەی 2 جار کەمتر بەشداری نەکات چکە هەم جەستەی سەر دەبێتەوە ئەگەر لەو کاتە کەمتر بەشداری کا و هەم سوودێکی وای لێ نبینێت چکە جوڵەکانی لەبیرەچێتەوە جوڵەکانی ئێمە دوا بەدواییەکە پێویستە یاریزان ممارەسەی بۆ بکات و دووبارەی کاتەوە تا فێری جوڵەی زیاتر و باشتر بێت دەست خۆش مامۆسا ئێستا بچین هەنێ یاری و ڕاهێنان بکەیت زۆر سپاس بۆ تۆش بەڵێ بێگومان فەرموو دەست خۆش مامۆ باشم باشی ناوچیە بەهەن
بەهەد ئافرین بەهەنجان بەهەد باشە تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی دوو ئافرین تۆ چەند ساڵە سەرقاڵی ئەم یاری؟ وەڵا 1 ساڵ و 6 مانگ 1 ساڵ و 6 مانگە تۆ لێرەی؟ بەڵێ ئەی ئافرین باشە توانی تا بەباشی فێری ئەم یاریە بی؟ بەڵێ باشە بەهەن تۆ تەنیا لە هاوینا بەشداری یاریەکەکە یان لە کاتەکانی قوتابخانەشا تۆ بەشداریەکەی؟ لە کاتی قوتابخانەشا بەشداریەکەم ئافرین ئەی باشە ڕێگری ناکات لە خوێندنەکە و نا ئافرین لە قوتابخانە زیرێکی بەڵێ هەر بژی تۆ ئەتەوێ مناڵانی تریش وەکو تۆ بەشداری ئەم یاریە بن بەڵێ ئەم یاریە چی پێڵێ؟ ئەم یاریە یاری کۆنگ فۆ وایە؟ وایە. ئەدی ئەوە بکە یا یا ئەی ئافرین هەر بژی باشە تۆ قەت شەڕەکەی لەگەڵ مناڵی ترا؟ نا ئافرین نابێ ئێمە ئەم یاریانە تەنیا بۆ شەڕکردن و شتانە بەکاربێین ئەبێ وەکو وەرزشێک بەکاری بێنین باشە؟ ئەی ئافرین هەر بژین زۆر سپاس بۆ تۆ سپاس چۆنی؟ باشی باشی؟ خۆش ناو چییە؟ ڕێڤین ڕێڤین؟ ڕێڤین ئافری ڕێڤین جان باشە پێم بڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ لە پۆلیدا ئافرین هەر بژی باشە تۆ چەند ساڵە سەرقاڵی ئەم یاری؟ 11 مانگە بێ 11 مانگ ئەی ئافرین ئەی باشە ئەمە ڕێگری نەکردووە لە قوتابخانەکە و یعنی وەو لێ ناکە لە قوتابخانە تەمەڵ بیت و دەرنەچی؟ ئافرین لە قوتابخانەش زیرەکی؟ بەڵێ. ئەی باشە هاوڕێیترێ هەیە لێرە بەشداری یاریەکان بکەن؟ بەڵێ. ئێ باشە پێم بڵێ ئەم یاریە بۆ ئەوەیە کە لە دەرەوە مناڵێکی شەڕانی و لێ دەرچێ یان وەرزشێکە؟ هەر وەرزشێک نییە بەس لێرە چەندان شت فێرەبی باشە تۆ گرنگترین شت چییە کە لێرە فێری؟ تەمرینەکان ئافرین باشە ئەم شوێنەی تۆ چییە چی پێڵێ؟ ئەم پشتێنە بۆ ئەوەیە کە لەو بەرز دەبێتەوە تۆ لەو بەرز بۆتەوە؟ بەڵێ. تۆ جیاوازی وەیە لەگەڵ جلەکانی منە؟ بەڵێ ئێستا تۆ لە قۆناغێک لە پێش منەوەی وایە؟ بەڵێ. حەزەکەی مناڵانی تریش بەشدار بن؟ بەڵێ. ئەدی چی بۆ مناڵانەڵی کە لە ماڵەوە بەشداری یاریەکان ناکەن و بۆ خۆیان لە ماڵ پێیان ئەڵم بێن بۆم وەرشە باشترین شتە ئافرین هەر بشی دەسەکانە خۆش بێ زۆر سپاس ئافرین دەبڕۆ تەمرینەکەی خۆ بکە هەر بشی چۆنی؟ وەڵا باش باشی؟ باش ناو چییە؟ محەممەد محەممەد ئافرین محەممەد تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی دوو ئافرین محەممەد چەند ساڵە بەشداری ئەم یاریەکەی؟ نزیکەی ساڵێکە بێ نزیکەی ساڵێک ئافرین هەر بژی محەممەد ئەی باشە تۆ تەنیا لە پشووی هاوی ناتەوێت بەشداری ئەم یاریە بکەی یان لە کاتەکانی تریشا حەزەکەی بەشداری؟ لە کاتەکانی تریشە بەشدار بۆچی حەزەکەی بەشداری ئەم یاریە بکەی لەبەرەوەی ئازابی یان لەبەرەوەی کە لەشێکی تەندروستێ هەبێ؟ لەبەرەوەی لە شەکی تەندروستمە بێ ئافرین هەر بژی خۆشە ڕوشتی وا ناکەی لەگەڵ مناڵی ترا وایە؟ ناوەڵە ئافرین نابێ ئێمە ئەم وەرزشە بۆ شەڕکردن بەکاربێنین باشە؟ ئافرین هەر بشی دەبڕۆرەوە تەمرینەکانە بکە باشە؟ ئافرین هەر بشی زۆر باشی جوڵان بەڵام ئێمە ئەبێ بە پێی بەرنامە بجوڵێن چۆن؟ ئێمە ئەمڕۆ باش بوو بەڵام ئەبێت تەمرینی داهاتوو باشتر بین لە ئەمڕۆ باشە؟ وەزائیدن ئەو تەدریبانی کە لێرە ئەیکەین و نابێت لە ماڵەوە دووبارەیکەین باشە؟ ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئێمە هەومان خوشک و برای بچووکمانێ وانە؟ زۆر بەتانەدا بۆیە نابێ ئەو شێواز و تەدریب و مەشقانی کە لێرە فێر ئەبین لا کۆڵان لەگەڵ هاوڕەکانوانە لا لە ماڵەوە لەسەر خوشک و براکانمان نابێت دووبارەیکەین باشە؟ کاتێکین بۆ ئێرە لێرە خۆمان هیلاگەکەین یاری ئەەکەین تەدریبی باشەکەین لەمایە ئیسفادەیەکی باشە باشە؟ و ئەبێت ممارەسە لەسەر ئیشەکانمان بێت هەروەها چەند یاسا و قانونێک هەیە لای ئێمە ئەبێ ئێمە ئەمانە هەمووی تەطبیقکەین جێبەجێکەین چۆن؟ بۆ نمونە هاوڕەکەمان خۆش بێت لە کاتی تەمرینە ڕێزەگرین لە هاوڕەکەم باشە؟ و ئەبێ گۆڕیالی مامۆستاکانە بیت هەم لە کاتی مەشقا هەم لە کاتی مەکتەبیشە کاتێک کە قوتابخانە ئەکرێتەوە ئەبێ گۆڕیالی مامۆستاکانمان بین گۆڕیالی دایک و باوکمان بین و ئەبێ لە قسەیان دەرنەچین باشە؟ و خاڵێکی تریشەیە زۆر گرنگە ئەو کەسانی کە یاریزانی کۆنفۆن زیرەکترن لە کەسانی ئاسایی بۆچی؟ بزانم چەند کەسە زانێ بۆچی؟ تەنها دەست بەرزکات
بەڵێ بەرەوەی بەتواناترە ئافرین چەپڵێکی بۆ لێ بەزۆر بەڵێ کەیتر چۆنی ئەوڕێکە باشم باشی ناوچیە محەممەد محەممەد تۆ چەند مانگە بەشداری ئەم یاریەکەی سێ مانگە سێ مانگە واتە لەوەتی پشووی هاوینە بەڵێ باشە محەممەد چی فێر بووی لەمانەوە فێری هوەرەکانی بەرگریکردن بووی بەڵێ باشە تۆ حەزەکەی ئەمە بۆ شەڕکردن بەکاربێنی یا وەکو وەرزشێ بەکاری بێنی وەکو وەرزشێ وەکو وەرزشێ ئەی باشە تۆ حەزەکەی بەردەوام بیان حەزەکەی تەنیا لە پشووی هاوینە یاریە بکەیت هەبەردەوامە حەزەکەی بەردەوامی هەتا وەکو ئەو مامۆسایانە تۆ شەوی بە مامۆسا ئافری محەممەد پێم بڵێ لەگەڵ قوتابخانەیە چۆن باشم باشی لە هەمووانەکانە باشی ئەی باشە حەزەکەی بەشداری خولێکی تر بکەی بێجگە لەم یاریە بەڵێ. حەزت لە چ خولێکی ترە لە حەزم لە پشتە زەردەکانە حەز یعنی هەر لەم یاریە حەزەکەی پشتێنی زەرد وەرگری بەڵێ ئەجمە ئەجی لەم ناز لەم داوامە نامێن لەگەڵ ڕۆستەقەکانی تر باشم بۆ شوێنەکەی تریان کەواتە ئەتەوێت بەردەوامی وایە وایە. ئەبێ واز لە قوتابخانەش نێنی هەوڵی قوتابخانەش بێ کە لە پاشە ڕۆژە بی بە کەسێکی باش باشە ئافەری محەممەد جان دەست خۆش بڕۆرەوە بۆ لای تەمرینەکە سوپاس چۆنی باشم تۆ چۆنی باشی باشم ناوچیە دانیار ئافەرین دانیار لە پۆلی چەندی پێنج پۆلی پێنج بەڵێ. ئافەرین هەر بشی دانیار چەند ساڵە بەشداری ئەم خولاکەی مانگە دەوێ مانگێکە بێ بەڵێ. واتە زۆر سەرەتایی وایە بەڵێ. باشە چۆن بڕیاریە کە ئەم وەرزشە بکەی بە پیشەی خۆ هاوڕێکم هات بۆ ئێرە منیش لەوە حەزلیە کرد باشە ئەتەوێ بەردەوامیان ئەتەوێ تەنیا لە پشووی هاوینە ئەمێ بەردەوام بۆچی بۆی مەشقی جوان فێربین و ئەی باشە لە قوتابخانە چۆنی لە زۆر زیرەکم زۆر زیرەکی بەڵێ. ئافرین کەواتەی ساڵێک نەماویتەوە وایە ئەی باشە چی بۆ مناڵانە ئەڵەی کە بەشداری هیچ خولێک ناکەن و بۆ خۆیان لە ماڵەوە دانیشتون حەزەکەی ئەوانیش بێن بەشداریکەن بەڵێ زۆر خراپە نەبێ لە ماڵەوە دانیشیت و هیچ نەکەی هیچ وایە نەکەیت. ئافرین زۆر باشە دانیارجان هەر بشی سوپاس بۆ تۆ دەست خۆش بڕۆ تەمرینەکە چۆنی باشم باشی بەڵێ. ناوچیە محەممەد محەممەد ئافری محەممەد تۆ لە قوتابخانەی بەڵێ. لە پۆلی چەندی 6 لە پۆلی 6 محەممەد لێرە مامۆساکانتان بەباشی پەروەردەتانەکەن بەڵێ هەوڵتان لەگەڵایەن بەڵێ. تۆ چی فێربووی لێرە وڵات چەندین حرەکە فێربوون لێرە ئەتەوێت بەردەوامیان ئەتەوێت تەنیا لە پشووی هاوینا لێرە یاریکی دەمەوێت بەردەوام بن بۆچی لەبەروی لەشم بەقوت بێ ئافرین هەر بژی ئەی تۆ پێ خۆشە مناڵانی تریش وەکو تۆ بەشداری بکەن بەڵێ حەزم لێ هاوڕەکانیشم بم بۆ ێرە بۆشداری ئەی چۆن هانیانی ئەلەم وەرنش دەورەیەکی زۆر خۆشە ئافرین ئەی باشە ئەمە ڕێگری لە قوتابخانەکە و ناکە نا ئەی چەندێکە بەشداری لەم یاریە ماوەی مانگێکە مانگەکە بەڵێ. ئەتەوێ بەردەوامیشبی وایە بەڵێ. ئافرین هەر بژی من زۆرم پێخۆشە مناڵانی وەکویەوە بەشداری ئەم خولا ناکەن ئەی باشە بێجگە لەم هوەری یاریکردنە تۆ حەزت لە چ شتێکی ترە حەزم لە فێربوونی مەلێ مەلا بەڵێ. ئەی مەلازانی بەڵێ ئافرین کەواتە ئەبێ مەلەش بەبێ ڕاهێنەر نەکەی یان کە چوویتە ئاوێکەوە مەلەو کرد ئەبێ و ئاوەتە دروست بێ ئەبێ کەسانی لە خۆشن گەورەترێ لەگەڵا بێ باشە بەڵێ. ئافرین هەر بژی من زۆر خۆشحاڵ و بەناسین زۆر سپاس بڕۆ تەمرینەکە بکە هەر بژی چۆنی باش باشی باش. ناوچیە محەممەد محەممەد بەڵێ. ئافری کاکە محەممەد کاکە محەممەد لە پۆلی چەندی دەچم بۆ پێنج دەرچووی بۆ پێنج بەڵێ. ئافری کاکە محەممەد ماوەی چەندێکە تۆ بەشداری ئەم خولی یاریاکەی سێ ساڵ سێ ساڵ
ئافرین کەواتە کاتێ ئێرە زۆر مناڵبووی وایە؟ محەممەد باشە تۆ چ سوودەکەی لەم هوەری وەرزشە وەرگرتووە؟ وڵا وەرمان گرتووە لە ماڵەوە ڕزگارمان بۆ تۆزە جۆمان کراوەتەوە. باشە ئەمە سوودی هەیە بۆ تۆ؟ باشە ئەتەوێ بەردەوام بیانەتەوێ واز بێنی؟ بەدەوام. باشە تۆ حەزەکەی کە ئەم یاریە و تەواو کرد ببی بە کەسێکی شەڕانی یان کەسێکی هاوڕێ دۆست؟ کەواتە ناتوێت شەڕ لەگەڵ مناڵا بکەی وایە؟ ئەمە و تەنیا بۆ فێربوونی خۆ بەشداریەکەی وایە؟ ئەفرین ئێمە ڕێگری ناکات لە قوتابخانەکە و ئەتەوێ بەردەوامیش بی وایە؟ هەر بژی کەواتە هانی هاوڕێکانی شەبە بێن بەشداری ئەم یاریانە بکەن بۆی لە ماڵەوە بەبێ ئیشدا نەنیشن باشە؟ هەر بژی ئەفرین دەکەواتە بڕۆنەوە ڕایەنانەکە بکە. چۆنی؟ وڵا باش باشی؟ ناوت چییە؟ ناو میرانە ئافرین هەر بشی چەند ساڵی لە پۆلی چەنی؟ لە پۆلی چوار دەرەچم بۆ پێنج. پۆلی چوار دەرەچی بۆ پێنج. ئەی باشە تۆ چەندێکە بەشداری ئەم یاریەکەی؟ 2 ساڵ و نیو. 2 ساڵ و نیو؟ زۆر باشە. ئەم یاریە چی پێڵێن؟ کۆنفۆ. ئافرین بۆچی تۆ ئەم یاری و هەڵبژات یاریەکی ترێ هەڵبژات؟ پێویستە ڕۆژانە بەتوانا بین مەشقمان بەتوانا بێت. ئافرین کەواتە تۆ ئەمە وەرزشێکی زۆر باشە بۆ تۆ وایە؟ ئەی باشە تۆ ئەو ڕۆژانی کە قوتابخانە هەیە هەری بۆ یاری؟ ئەی ڕێگەی خوێندنت لێ ناگرێ؟ ئافرین کەواتە کاتەکانی بە باشی دابش کردەوە وایە؟ باشە تۆ بێتگەن لە وەرزشکردن حەزت لە چ شتێکی ترە؟ وڵا حەزم لە وەرزشکردن. هەر حەزت لە وەرزشکردنە؟ ئەی کە گەورە بووی حەزەکەی بی بەچی؟ حەزەکەم بمە مامۆستای کۆنفۆ. مامۆستای کۆنفۆ؟ زۆر باشە کەواتە بێ هەوڵی بۆ بی وایە؟ ئافرین کەواتە بوو بینم بەردەوام بی زۆر بە باشی ڕاهێنانەکان بکە ئەو ڕێنماییانی مامۆسا ئەداتێ و خۆی جێبەجێ بکە باشە؟ هەر بژی ئافرین کەواتە بڕۆ ڕاهێنانەکانە بکەرەوە دەست خۆش. مامۆسا شێوازی خواردنی ئەم مناڵانە لەگەڵ خەو و ئەو شتانیان ئەبێت چۆن بێ بۆ ئەوی لەگەڵ وەرزشەکەیانە ڕێک بێ؟ بەڵێ پێویستە ئەو خۆراکانە بخۆن کە سوودی هەیە بۆ ماسوولکەکانیان سوودی هەیە بۆ تەواوی جەستیان و نابێ بەلای ئەو خۆراکانە بچن کە زیان بەخشە پێیان و هەروەها بۆ سیستمی خەوتنیان پێویستە خەوێکی ڕێک و باشیان هەبێت شەواناک لە کاتژمێرنەوە ئیتر بچنە جێگەڵ. ئەی مامۆساوە هۆڵەکەتان بووە گەرمە؟ پێویستە هۆڵەکە ئەو نەسارد نەبێت کە مناڵەکان ئەجوڵێن لە ناویە یعنی سەرمایان بێت چکە کە لێرە ئەجوڵێن ئارەقەکەنەوە ئەگەر هەوای ساردلیان بە زیان بەخشە بێ بۆیان. ئەی چی بۆ مناڵاناڵی کە خواردن زۆرە خۆن یان ئەو مناڵانە کە خواردن ناخۆن و خواردن کەمە خۆن؟ پێویستە ئەو مناڵانی کە خواردن زۆرە خۆن خواردنەکانیان کەم بکەنەوە بە هەمان شێوە ئەو مناڵانی کە کەمە خۆن خواردن بە پێی بڕی پێویستی خۆیان بخۆن و لەسەر و هەموویەوە ئەوە گرنگە کە چی ئەخۆن پێویستە خواردنە تەندروستەکان هەڵبژێرن. زۆر سپاس مامۆساجان ئێمە زۆر دڵخۆش بووین لەگەڵ توە بەڕاستی مامۆسایەکی لێهاتووت و مناڵەکانیش زۆر باش بوون. ئەی مامۆسا دواوتە و چییە کە ڕێنمایی مناڵەکان بکەی بۆ ئەوی لەشێکی تەندروستیانە بێت؟ هیوادارم هەموو مناڵەکان بتوانن ڕۆژانە بڕێکی پێویست بجوڵن لە ماڵەوە دوورکەونەوە لە یاریە ئەلکترۆنەکان لە خواردنە زیان بەخشەکان دوورکەونەوە و وەرزشەکان هەڵبژێرن هونەرەکان هەڵبژێرن بتوانن بجوڵن بێنە هۆڵەکان مەلەوانی بکەن کۆنفۆشاڵین بکەن باسکە بکەن بالە بکەن بۆی جەستەیەکی تەندروستریان هەبێت. دەست خۆش زۆر سپاس با بچینەوە بەلای تەمرینەکانمان. زۆر سپاس بۆ تۆش بەخێر بێت. زۆر سپاس.
مناڵە ئازیزەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئەم مناڵە ئازیزانەیە بۆ هیوایە ئێوە شوکو ئەمان خۆتان سەرقاڵکەن بەم وەرزشانەوە چونکە سوودێکی زۆر باشی هەیە بۆ تەندروستیتان هەروەها پاشە ڕۆژیشتان زۆر باشە کە خۆتان بە وەرزش و هونەرەکانەوە سەرقاڵ بکەن من زۆر دڵخۆش بووم و کۆتاییم بە بەرنامەی ئەمڕۆ مێنا هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز ئەی